كردلي أمر راسته do it and do it in right way. بله زور سپاس مامۆستا فازل بەرز کاک بافل وەکو مەگوت هنگاوی یەکەم سەرۆکی هەرێم هاوشت هاتە سلێمانی سەردانتان کرد باسی دستورتان کرد کی دەبێت دەست پێشخەری بکات و هنگاوی دوام لەو بوارە جێبەجێ بکات بە هەموومان هەنگاو بنین پرسیارەکەت هەواڵی عەزیزم هەمویان زۆر جوان جوابیان دایەوە تو ئیجازەم بە با من شتێکی تر بکەم بەڵێ ئێمە لە پرۆسەی انتخاباتین زۆر دەیان هەزار کەس بۆیکۆتەکەن عاجزن لە ئێمە سقیان بێمە نەماوە بەڵێ سپاستان دەکەم بۆ ئەم دەرفەتە لەم کۆنفرەنسە پیرۆزە با ئێمە شتێک ئەمڕۆ بکەین میلەتەکەمان دڵی خۆش بێت باسمان کرد هەنگاو چۆنە و چی بکەین بۆ یەک ڕێزی و لەکوێوە دەست پێ بکەین یەک شتی بەسیط ئەمڕۆ ئەتوانین هەمومان لەسەری ڕێکەوین 6 حزبی ئەساسی کوردستان لێرە دانیشتون وەرن با ئێستا ڕێکەوین تۆزێک دڵی ئەم میلەتەی خۆمان خۆشکەین تۆزێک ئاشتیان کەینەوە با ئەم پرۆسەی انتخاباتە وەکو جەنتڵمان بیکەین با بە زمانی دیپلۆماسی ئیشی خۆمان بکەین با احترامی یەکتری بگرین لەوە گرنگتر با ئالێرە هەمومان ڕێکەوین لەسەر ئەوەی کە دوای انتخاباتەکە هاوڵ بدەین هەموو حزبەکانی کوردستان دانیشن بەیەکەوە کورسیەکانمان دەنگەکانمان بکەینە یەک لۆبی کوردی بە یەکەوە شان بەشان بەیەکەوە بڕۆین بۆ بەغا ئەمە هەنگاوێکی زۆر زۆر بەسیتە میلەتەکەشمان دڵی خۆشە بێت دەستی شەکەین بەوەی کە پیشانی خەڵک بدەین بەڵێ ئێمە هەمومان غەڵەتمان کردووە زۆریش ئەتیادیە خەڵک غەڵەت بکە بەڵام ئێمە لە ئەمڕۆوە ئیشەکەین غەڵەتەکانمان دووبارە نابنەوە ئەمە شتێکی زۆر زۆر بەسیتە ئەلێرە ئێمە ئەتوانین لەسەر ئەوە ڕێکەوین با بۆ خۆمان کۆکەینەوە تۆزێک ببینە یەک لۆبی با کوردەکان بەیەکەوە بڕۆن بۆ بەغا پرسیارەکەتم جواب نەدایەوە بەڵام سپاس من 100% یعنی هەم پیرۆزبایی لە دەست پێشخەریەکەت دەکەم و یعنی کەسانی وەکو من وەکو مواطنی ئەو وڵاتە بەڕاستی ئێمەش تەوەقعی شتێکی ئەوها دەکەی ئێستا ئەتوانین ئالێرە ئەم حزبانە ئەتوانین لەسەر ئەوە ڕێکەوین ئیتر وەکو هەگەر هەنگاوی یەکەم سەرۆکی هەرێم بوو دستور دەست پێ بکرد باز زانکۆی کوردستانیش ئەوە دەست پێشخەرەکەی تووە و ئێمە وەکو زانکۆ لە پشتی زۆر سپاس مامۆستا بافل کاک بافل شتێکی باشی گوت بەس شتێک هەیە لێرەدا دەکرێت ئێمە فێر بین بڵێ من ڕاستم بەس لەوانەیە ئەوش ڕاست بێ نەک من ڕاستم ئەتوو غەڵەتی من ڕاستم بەس لەوانەیە توش ڕاست بی باجاری ئەو هینە لە ئێمەدا هەبێ تەنها من ڕاست نیم خەڵکێکە هەمومان من ڕاستم بەڵام لەوانە خەڵکی تریش ڕاست بێ بۆی بە پیل یەکترەوە بچینەوە دستور وە بزانم کەفی لە بەو تشتە بەوەش ڕازین بەڵام نەبێتە ئەوەی من ڕاستم بەس ئەو ڕاسترە مامۆستا عەلی باپیر ئەتو چ دەڵێ دووەمین هەنگاو کی دەبێت دەست پێش خەر بێت وڵای من سەرەتا دەستخۆشی دەکەم بەڕاستی لە سەرۆکی هەرێم و لە سەرۆکایەتی هەرێم کە زۆر جار ئەم ژەوی کوردستان تووشی شەق بەستووی دەبێت ئەو بە دەست پێشخەری و بە سەردان و بە قسەی باش شەق بەستوویەکە نایڵێ ئەمن بەڕاستی پێشێ دەستخۆشی لێ دەکەم و سەردانەکانیشی بۆ لای هەموو لایەنەکان شتێکی زۆر باش بوو من پێم وایە هەنگاوی دوم ئەوەیە کە سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم زیاتر ممارەسەی حەقی خۆی بکە لە چوارچێوەی ئەوەدا کە عورفی سیاسی ئێمەیە گە بڵێن دەستورێکمان نییە عورفی سیاسی ئێمەیە لە ڕابردوودا سەرۆکی هەرێم چۆنی مامەڵە کردو ئەم سەرۆک هەرێمە ئێستاش لەو چوارچێوەیەدا ممارەسەی سەلاحەتی خۆی بکە ممارەسەی کارەکانی خۆی بکە تێوە ڕانەمێنێ حکوومەت چی دەکا و پەرلەمان چی دەکا و دەسەڵاتی دادوەری چی لێ دێ و ئەو چی بەسەر دێ بەڵکو ممارەسەی ئەوە بکە کە سەلاحەتی خۆیەتی و خەڵک چاوەڕوانی لێ هەیە و پێم وایە بە ئەندازەی ئەوە کە مؤسسەی سەرۆکایەتی هەرێم کە تاکە مؤسسەیە کە تاکە دامەزراوی کە هەمومان کۆ بکاتەوە حکوومەتەوە حکوومەتە ئۆپۆزیسیۆن لەوەیە پەرلەمان لەوەیە بەڵام دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم ئیشرافی کۆی قەوارە سیاسیەکە دەکا من پێم وایە کە ئەوان دەبێت زیاتر باشی سەرشانی خۆیان هەڵسن و ئێمەش هاوکار و دەستبارگەر دەبین دەستەکانت خۆش بن مامۆستا
مامۆستا عومەر کی دەست پێشخەری بکات بۆ هەنگاوی دووە وڵا ئەوەی مامۆستا باسی کردێ بە فعلا دەستخۆشی لەم کۆنفرانساکەین و لەو کۆبوونانەش کە سەرۆکایەتی هەرێمێکە و ئەوە کارێکی زۆر باشە بوو لایەنەکان لە یەک نزیکە کاتەوە و تێگەیشتنیان لەسەر مەسەلە ئەساسیەکانە بێ بەڵام هەمووی وەکو وتمان لە پێشدا هەمووی پەیوەندی هەیە بە ممارەسەوە مەسەن باسی دارایی بکەین با هەردوو لاماندا هەردوو لاکەن دارایەکەی یەخا کۆی کاتەوە حکوومەت بێنێ بیباتە بەردەمی پەرلەمانی کوردستان بڵێن ئەمە داهاتەکەمە ئەمە داهاتەکەمە و من بەم داهاتە موچەیەم بێەوە ئەگەر داهاتەکە بە شەفافی هاتوو موچەدا سی ڕۆژجارێ ئەوسا خەڵکەکە ئازانێت چی داهاتێ و چیشی بەر ئەوەکەوێ بەڵام خەڵک نازانێت داهات لەکوێ نازانێنەوە پارەی نەوت لەکوێ نازانێت پارەی دەواازەکان لەکوێ نازانێت باج و خەلات چەند کۆکرێتەوە ئەوە ڕێکەوتنیشمان کردووە لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە تا ئێستا نازانین بەرهەمەکەی چییە ئەمە ئایا هەر لە خۆیەوە هاتووە ئەگەر حکوومەتی ئیتیحادی لە بەغا خەلەلەکانی ئێمە نەبینێ شتەکانی ئێمە نەبینێ ئەوە دەسیمان پێەکە جگەلەوە ئێمە دایمە لەگەڵ یەک ریزی بووین ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەکانی سەرۆکایەتی هەرێم دایمە باسی ئەومان کردووە وتومانە ئەبێ معارەزە و دەسەڵات بەیەکەوە وەڤت دروستکن شان دروستکەم بچنە بەغا چونچەکەم معارەزەش حەقی خۆیەتی ئاگای لە مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکان بێ قەراری هەبێ ڕێی هەبێ ئیرادەیە بێ شتی هەبێ بەڵام ئێمە هەر ئەگەڕین بە دوای ئەوە نییە ئەوەی کە لە حکوومەتە بیبەوە ئەوەیە وینەکە لەبەرەوە بە کراوەتر بین ئەگەر وەفدی شعبی دروستەکەین لە هەموو چین و توێژە کۆمەڵایەتەکان و لایەنە سیاسەکان لە معارەزە لە دەسەڵات لە خەرچی ئەکادیمیەوانە برین ئێمە لە خۆمان لێ دەرکە کەسێکم بۆ بێنە لە ئەکادیمی لە دام و دەستگاکانی سەرۆکی هەرێم خۆڵ ناگرێ و نەبێ بەینەوە ماساو نییە ئەو هەستاوە بەکانی خۆی ئەو تا ئێستا ئەوەی کە ئێمە ئاگامان لێ سێ چوار کۆبوونەوەی کردووە سەرۆکایەتی هەرێم و دەستخۆشی لێەکەین باشە بەڵام ئەوە جنابی لێرەیە نەتایجی نەبووە ئێمە ئەمانەیە نەتیجەیەکمان دەستکەوێ جینا کۆبوونەوەکان بووە بەڕاستی سەردانی کردوین شتی کردووە هاتۆ سلێمانی سەردانی لایەنە سیاسەکانی کردووە ئەوانە هەمووی وایە بەڵام نەتیجەیەک با بەدەستەوە بۆ ئەوی میلەتەکەمان پێی خۆش ببرێ ئەمە چییە هەموو ڕۆژێ وەکووە بنەوە ڕسمتان ئەگرن نانەخۆن ئەوواکەن بەڵام دوایی هیچ لەبەرەوە ئێمە پیرۆزبایی لێکەین بۆەوە و ئینشەڵا سەرکەوتووە بێ و بەردەوامیش بێ و ئێمەش پشگیریانەکەین بەڵام ئەگەر وەکوتم طبقەی سیاسی طبقەی حاکمە باوەڕی نەبێ کە ئەم وەزعوا ناگوزەرێ ئەمە چا ناکرێت ئیتر طبقەی سیاسی ئەوانەی لێرەنە مادەم ئیرادە هەیە مادەم باسمان کرد اینجاوە من لە دەسەڵاتم کردیان بڵێ ئێمە دەسەڵاتمان چییە ئەوە ئێمە لە دەسەڵاتم ئیتر مامۆستا ئەتو شتێکی زۆر زۆر گرنگیت گوت مامۆستا عەلی با پیریش زۆر شتێکی گرنگیت گوت ئەوە کیکۆف ئەوە پرۆسەکە جارێکی دیکە دەست پێ کردەوە با فکر بکەین تەسک و پلاتفۆرمی جێبەجێکردنی ئەو شتەش بەڕێوەبردننی ئەو شتەش دیارتان کرد کە سەرۆکایەتی هەرێمە بەڕاستی من زۆر زۆر سوپاسی وێ دەکەم نازانم کاتمان مایە بوو چەند پرسیارێک دوو پرسیار کاتمان زۆر نییە بەڕێزان تەنها دوو پرسیار وەردەگرین و بەڵێ تەنها کاتمان زۆر نەماوە و کات هەیە طبعا ئەم بەڕێزانە هەموو لێرەنە
من دەرفەتی دەدەمێ بەست خواب یەک دقه تەنها کاتی دوو پرسیارمان ماوە هەر پرسیارێکیش تەنها با یەک دقه بێت مامۆستا پرسیارم نییە من مداخلەیە گەر ڕێگادەی مامۆستا ڕۆزە جەوەکە گەرم کەین ڕجاان گەرمتر بکە بەس یەک کۆمنتم هەیە طبعا بەڕێزان لێرە دەبن لە کافی برێک لە لانچ برێک دەتوانین هەر مناقەشاتێک بت لەگەڵیان بکەینەوە بەڕاستی لەبەر ئەوە من دەڵێم با یەک کورت بت یەک دقه بت مامۆستا زۆر باشە دقەی کوردی زۆر سپاس بۆ جەنابتان بە بڕای من مەسەلەی دەستور بەشە لە ڕەونەقی خۆی لە دەستداوە زۆر دواکەوتووە هیچ قابلی لەمە زیاتر دواکەوتن نییە لەبەرەوە ئەوەی دەست پێکراوە بێت جوان پشتیوانی لێ بکرێ ئەمە مەسەلەی ئۆپۆزیسیۆن نییە بڵێ ڕەتیەکەمەوە مەسەلەی ئەلمانی و ئیسلامی و شەنیە ئۆپۆزیسیۆن نەتوانێت بڵێت دەستورێکی خراپتان نووسیوە من دەستورێکی باشتر مەوێ ئازادیەتی سنوردار کردو من ئازادێکی زۆرتر مەوێ بەس ناتوانێت بڵێ من دژی هەوڵەکانی دەستورم ئێمە پێویستیمان بە گریزی هەیە ئێمە پێویستیمان بە چەند شتێ هەیە لانی کەمی پێویستیمان بە لێک تێگەیشتن هەیە لەم قۆناغەیە پێویستیمان بەلانی کەمی ئیسلاح هەیە بۆ ئەوەی ئێمە دەستور بنووسینەوە کە دەستورمان نووسی و پەسەندمان کرد ئەو کاتە مەسەلەی یەکڕیزی کە ئێستا یەکڕیز بین واتە تەبابین ڕێککەوین لەسەر نووسینەوەی دەستور ئەو کاتە دوای نووسینەوەی دەستور مەسەلەی یەکڕزی مەسلەیەکی ئەرەزومەندانە نامێنێ بە زۆر یەکڕزی ئەچەسپێ بەسەر و خەڵکانەیە کە لەم کۆمەڵگایە هەیە مەسەلەی سیستم یەکلایە بێتەوە زۆر مەسەلەی تر لە ڕاستی لەم کۆمەڵگای یەکلایە بێتەوە کە ئێمە ئێستا بە شێوەژە لە شێوەزەکان کێگلیمان نەکردو زۆر قسە هەیە دوای بەوتار بۆتانە نووسم زۆر دەستان خۆش بێ بەڵام بەڕاستی پێویستە لەمە زیاتر دەستور دوانەکەوێ ضرورەتێکی دیموکراتی حیاتی بڵێم چی هەموو شتێک لەم کۆمەڵگای زۆر سپاس پشتیوانی لە هەوڵەکانی سەرۆکاتیەکەین لەو پێناوەیە و پێویستە لە نزیک کاتە حیزبەکان کۆبنەوەی بکەن و نەخشە ڕێگادانێ و زۆر گرنگیش لە ڕاستیا بزانین نایەک ڕێزی یعنی چی تا لێک ڕزی تێبگەین تۆزێ هینەکە سواوە زۆر سپاس بژیت هەر هەبی مامۆستا زۆر مەمنون با حەقی بدەینە تورکمان مامۆستا خوا یەک دقه و پرسیار سپاسان دەکەم ئازاد کورەچی ئەندای پەرلەمان نێنەری تورکمان بەڕاستی یەک سەعاتە باسەوەی دەکەن باسی یەک ڕێزی دەکەن ئەمە ترسێکمان لێ پەیدا دەبێ ئەوانە لەگە یەک پێک نایەن باشە چۆن حەقی دەدەنەما یەک ئەو حەقی کە دایتیانەما ئایا ڕۆژێک دێت چکە زۆر جار لێوەچی لێمان تووڕە دەبن ئەو کۆتایە زیادە ئەو حەقە زیادە حەقوێ یەک کەس بن ئەو بەڕاستی ئەمە زۆر جار ترسێکمان لێە ئەو پرسیارەم لێە ئەنگۆ دیارە ئەو ترسەتان لۆمە دروستکردەوە پرسیارەکەمە پرسیاری دووەمیشم لۆمە ئەوەندە جۆمان لەمە دەگرن قەت جێبەجێ ناکەن یعنی لە پێش ملەتی خۆمان ئەمە ڕسوا بووینە دەرێن ئەنگۆ لەو کوردستانەی کونیە نەدەکەن کە شتان لۆ جێبەجێ ناکرێت سوپاسان دەکەم پرسیارەکەت بێ زەحمەت کاک ئازاد بۆ کێ موەجهە لایەکە سوپاسان دەکەم زۆر سپاس کاک ئازاد کاتمان ماوە بۆ پرسیارێکی دیکە مامۆستا عەتا ئاخر پرسیار سپاس من عەتا قەرداخیم سپاسان دەکەم من جۆم لە بەڕێزان گر بە ڕاستیەکەی ئەوەی کە ڕاستیە دەستور وەکو پێڕەوی حیزبەکانی ئێوەیە بەبێ پێڕەو حیزب دروست ناکرێ کۆمەڵگایەک لە ڕووی علمی اجتماعەوە کە کۆمەڵگا بێ ئەبێ دەستوری هەبێ مادەم سیستەمێکی سیاسی هەیە ئەبێ دەستوری هەبێ ئەوەی مامۆستا بڵێ ئەوەی مامۆستا عەلی باپیر و بەڕێزان باسیەوە کە یەکڕیزی شتێکی پێویست و زەروریە بەڕاستی یەکڕیزی و دادپەروەری و چەندی هاوڵاتی بوون و یەکسانی و هەموو ئەو شتانەی کە ئەوانە هەمووی دەرئەنجامن هەتاکو دەستورت نەبێت ناتوانی و نازانی وڵات چۆن بێ بەڕێوە ئەو وڵاتی کە ئێسێمەی بێن بەڕێوە بەڕاستیەکەی لەسەر عرفی کۆمەڵایەتیە ڕابەڕێوە لەبەرەوە هەموو ئیشێکی عرفیش بەڕاستیەکەی لە دەرەوەی بنەمای کۆمەڵگایەکی تەندروستە بۆیە ئەوەی کە گرنگە لە پێش هەموو شتێ بە پێچەوانەوە مامۆستا عەلی باپیر و وەکو شانازی و ئاماژەش بۆکە کە دەستوری عێراقی دانراوە ئێمە لە سەدا هەفتە دەنگمان پێداوە من لە مامۆستا پرسم ئەو یەکڕیزی و ئەو تەبایی و ئەو هاوکاریە لە کوێیە کە لە عێراقا دەستور هەیە و بە حسابی ئەم ئەبێ یەکڕیزی هەبێ و ئەوسا دەستور دابنین نەخێر ئەبێت دەستور دابنێی بۆ ئەوەی یەکەم هەموو حیزبەکان سنووریان بۆ دانێ ئەو کاتەیە سنوور بۆ شێوەی بەڕێوەبردن دانرێ و هیچ کەسێکی شەو کاتەیە ناتوانێت تەجاوازی هەندێک شت بکە
ئەو کاتەیە دەتوانین بڵێن عەدالەتی کۆمەڵایەتی و یەک ریزی و هەموو شتێ دروستە بێ ئەگەر بەڵام خەلەلێکی گەورە ئەوەیە بەڕاستیەکەی لە بەردەمی دەستورا لەو تەحەدایانی جەنابەت دەتوت لەو چالنجانە کێشەی گرنگ ئەوەی ئێمە لە کوردستان نەستراتیژی ڕوونمان هەیە ئەم بەڕێزانش کە نوێنەرەتی حیزبەکانەکەن هەتاکو ئێستا نە پرۆژەی نەتەوەیی و نیشتیمانی ڕوونیان هەیە کە لەسەر یەکگرتوو بن ئەبێ ئێوە قسە بکەن لەسەرەوەی کە پرۆژەیەکی نەتەوەی و نیشتیمانی ڕوونتان نەبێ لەوای یەک بگرنەوە ئەو ساتوان یەک ریزی دروستکەن و ئەبێ پرۆژەیەکی نەتەوەی نیشتیمانیتان هەبێ لەسەر ئەو بنەمایە ئەتوان دەستور دابنێن هەوڵەکان ئەبێ بەردەوام بێ و لە پاڵ ئەوەی کە هەوڵی دروستکردن و دانانی دەستورە درێ بەڕاستیەکەی ئەبێ قسە لەسەرەوە بکەن لە بینی حیزبەکانە هۆی ناخۆکیەکانتان چییە؟ هۆی ناخۆکیەکانتانەوەیە کە پرۆژەی نەتەوەی و نیشتیمانەکانتان لاوازە مەشغوڵ بوون بە کۆمەڵێشتی ناوخۆوە کە ئیشی حیزب نییە ئیشی سیستەمی بەڕێوەبردن نییە کە حیزب دەرە ئەو سیستەمە بەڕێوە بە بە پێچەوانەوە ئەبێ ئێوە اینجا شتێکی کایە بەڕاستی ئەوەی کە من تێگەشتوم ئەوەی کە ناکۆکە بەڕاستیەکەی ئەوەی کە ڕیز نییە جەنابتانن سەرکردایەتی حیزبەکان ترۆپکی حیزبەکان من هاوڵاتی مامۆسام لە خوارەوە هاوڵاتی کۆکە هاوڵاتی مشکلەی نییە هاوڵاتی یەک ریزە ئەگەر ئێوە تێکی نەدەن سپاسانەکەم زۆر سپاس مامۆستا عەتا جەنابی کاردینال آخر بسیارة وببورن يعني أكون كثير قصير مع الأسف أنا ما أحكي كردي التحدي الكبير هو الوحدة وإذا أنتم ما تتحدون هاي النعمة اللي أنتم بيها راح تضيعوها هالانقسامات الموجودة ما لازم تكون عائق أمام الوحدة وكتابة الدستور شوف الانقسامات الموجودة ببغداد إلى وين قادتنا يعني هون المطلب الأكبر مثل ما تفضلتم هو أن تطلعون من المصالح الفئوية الحزبية إلى آخره لازم من أجل الوحدة والمستقبل يصير تنازلات وشكرا شكرا معالي الكاردينال ساكو ببورن جماعة كاكبر كات ماوا وابزون دكتور بله ما مستعمل خويك دق بران هنگي برا باسي دستوري كرد اما واد سيريا وناكن كدستور ما النبي دقيق تكايا همو من هول ما بوهيا كزو بزوترين كات دستوريك بو هرمي كردستان درجة و واقعي كردستان چيا رنگانوي او بيا و با ناوچه كردستانية دابراوان كانش لمسألة كابية أولية مثلا إما كباسي يقريزي ودستورة كينو هو أما نعرق لكان نمني يعني علينا قرنية دستورة شجاني كتو نهاتي أو عرقنا لا نبرد وين نبر أبي لسرف الداني تو هو نمونمان أنا وثمان وكوي عراق بيزازار كس كجاوا حوصي كس كجاوا بيزازار كس برينارا ودستوري شيء خوشمان دورمانه بوله دارش نیه. برای بوی الین بربستکان رگریکان لابرینو و رگریکانش لبردمانه. ابی آوش کینو دستوری جانین. اونی برین دستور تاجیکا. سبینه او لجنه کوبه تو حقی خرچی شخامی تابع خرچی سیاسی تابع خرچی نقاباتی تابع دادوری تابع همو چینو تیجه کمالایتی آن نیونرکانی خود تابع ببورن ما مستعمل زور سپاس دکم ببورن جماعت راستی دوایل بردنید کم بس کاتکه تجاوز ما کرد بس یک دقیقه ما هر پنلیستک جواب بده جواب وام پسیارا بده و بس کنفرانس که تا ایواریه و ما دو پنل سه پنل دید گله که گرینگیت ماین از متأکدم هندشن تختیا پسیاره کن همو پسیاره کن دکن لو پنلانه هکه برستان یک دقیقه بالضبط لیک دقیقه هر یکتان کمتر یک دقیقه باس خوش برایم برای اما کردنوی عراق به نمونه که دستوریان هیا و شرط کن براستی نمونه کی باش نیه با ایمان نمولاته کی باشتریش بینیم که نمونه لبر اول دستور من هبه شرطنیا و عراق اکتر بکوجینه و اتوانی باو دستوره مقاضاتی اکتر جیب کینه و اما یک ایدوام جنابی دکتر رواس لیره رحمك بو برلمانش بكن
ببيت دستور او برلمانش مردوه لبن بطل ريدان واجتهاداتي ام حزبه وام جروبه اجي دستورك هبه مصدري قوانيني تصحيح تشريعي لو دستوره وديتوا او انا توشي قرفنا بنوا دور سباس دقيقه كم دربو بله ما مستعلي بوبير دوسێ کۆمیتی کورتم هەیە یەکەم ئێمە ئێستا یاساکانی کە لە پەرلەمان دەردەچن هەمووی ئیستیناد دەکاتە سەر یاسای یەکەمی کە لە ساڵی 1992 جا یاسا نابێ احتیمال بخات سەر یاسا دەبێ بێ احتیمال لەسەر دەستور دەرچێ یاخۆ عورفێکی سیاسی کە وەکو لە بەریتانیا هەیە بڵێن کە دەستورێکی غەیرە مدەوەنە ئەوە یەک دوو لە ڕاستیدا کە عەتان شتێکی گوت کە وا پێرچێ بە پێچەوان لە قسەکەی من حاڵی وێ من دەڵێم بەهەبوونی دەستور کێشەکانمان کۆتایی نایەن بۆکو کاک فازڵ گوتی ڕاستە میش پێم وایە کە نمونەیەکی خراپە بە بەغدا بەڵام ئەوە لەوێ دەستوریان هەیە لە شوێنی کەش دەستوریان هەیە لە سووریا لەکوێ میلەتەکەی خۆشیان قەتڵ عام دەکەن کەواتە مەرجێ کە دەستورت هەبوو دەستور عەسای سیحری نییە گۆسانێکی جادووی نییە هەموو کێشەکانی پێ چارەسەر بکرێن بۆیە من تاکید دەکەمەوە لەسەر دەبێت خۆمان پەروەردە بکەین دەبێت گۆڕان بەسەر خۆمان دابێنین بەسەر جۆری بیرکردنەوەمان جۆری جیهان بینیمان جۆری تەسەورات و تێڕوانینمان بۆ ژیان و بۆ بوون و بۆ خۆمان و بۆ خەڵک و کۆمەڵگا ئەوەی کە پێی وایە خەڵک هەمووی دروست کراوە خزمەتی ئەو بکە و خزمەتی دەوروبەر و حیزب و خزمەکەی بکە ئەو جۆرە بیرکردنەوەی بەو شێوە حکومڕانی دەگەیەنێ کۆمنتێکی دیکەشمەوەی کە ئێمە هەموو متفقین لەسەرەوەی با دەستورمان هەبێ بەڵام با پێش دەستور ئێمە زمینە سازکەین کە تەباییەک هەبێت دەستورێک دەرچێت لەو ئیرادەیە لە ئیرادەیەکی موحەد ئەو دەستورە دەرچێت دوای سبغەی حیزبی پێوە نەبێ و بە هەموو لایەکی ئاگادار بێ من داوای ئەوە ناکەم کە ئێستا لەم ئانوساتەی ئێستادا لە هەرێمی کوردستان حکوومەتی ئیسلامی باسی ئەومان نەکردووە خەڵک مسلمانە دوای خۆی دەتوانێت داوای ئەوە بکە بەڵام ئێمە داوای ئەوە دەکەین دەستورەکەمان نابێت ڕنگ و تاموبۆی مسلمانەتی و زۆرینەی خەڵکی پێوە نەبێ هەموو وڵاتانی دنیا تەماشاکەن ئادابی گشتیان ڕوو لە زۆرینەی خەڵک دەکا لە هەموو ئەوروپا ناقوسەکانی کەنیسەکان لێ دەدرێن بەڵام یەک بانگ نابیسترێ ئەی باشە با ئێمەش لێرە ئادابی گشتی زۆرینەی خەڵک ڕەچاوکە بەڵام مافی کەمینەکانیش و مافی ئێمە لەگەڵ ئەوەداین کە ئەو پەڕی بە چاکە مامەڵە بکرێەوە چی دیکە دەست بە سەر مڵک و ماڵی مەسیحیەکان دانەگیرێ بە یەزیدیەکان و تورکمانەکان و پێکاتەکانی دیکە وەکو عەلاقە دەمی المساوات مامەڵیان لەگەڵدا بکرێ ئەمە هەم شەریعەت وا دەڵێ هەم عەقڵ و منطیق وا دەڵێ و هەم جارنامەی مافی گەردوونی مرۆڤیش وا دەڵێ بله زۆر سپاس کاک بابل کۆمنتێکی ئاخیر هەیە دوو کۆمنتی بچووک یەکێک بۆ هەواڵە تورکمانەکەمان کۆتەکانیان نابێ کەس لیان بسەنێت ئێمە ئەبێ وەکو چاوی خۆمان بیان پارێزین بەڵام ملاحەزەیەکم هەیە بەڕاستی هەموو ئەو کۆتانە بێ خۆیان نوێنەری خۆیان هەڵبژێرن یعنی ئەوە بێ دوای بەنەوعێکی تر باس بکرێت ڕقم دووش پرسیارەکان جواب درانەوە حەزەکەم بەشک و برادرانی کە لێرە دانیشین حتا ئیشەڵڵا تا کۆتایی ئەم کۆنفرانسە جوابی پرسیارەکەی من بدەنەوە بڵین ئایا ئێمە ئامادەین بە یەک لۆبی کوردی بچین بۆ بەغا ئیشەڵڵا لەم 3-4 سەعاتە جوابتانەینەوە سپاس گەلێک سپاس داوا کراوە ئێستا مامۆستا ئاخر کۆمنتی من ئەوەیە ئێمە پێویستە دستورمان هەبیت و پەلە لێ بکەین زیاتر دوانەخین دستورێکی هاوچەرخی مەدەنی بیت دستورێک بیت سیستەمی سیاسی تێدا بەرلەمانی بیت دستورێک بیت زامنی ماف و ئازادیە گشتیەکان بیت پێک هاتەکانی ئاینی و ئەوە دڵنیابن هەموو مافەکانیان تێدا بیت خۆیان تێدا ببینین دستورێک بۆ هەمووان بیت و لە هەمووان بنووسرێت بۆ مەوزوعی یعنی پێگەی ئاینی زۆرینەی خەڵک ئیسلامە وەکو هەویە و شناس دەبیت تەزبیت بکرێت وەکو مەزدەری سەرەکی بۆ یاسادانان دەبیت دیاری بکرێت و وەکو ئەوەیە نابێت هیچ یاسایەک پێچەوانەی سەوابت و مەبادئ بنەما و مەبەستەکانی گشتی ئەم ئیسلامە نابێت دەربچیت ناقوزێک لەگەل دیموکراسیەت و بەهای ئینسانی و ئەم شتانە نییە و هەروەها نابێت دەبێت هەرێمی کوردستان بۆ هەموو جوغرافیای کوردستان یەک هەرێم بیت نابێت چەند ڕێگە بدرێت چەند هەرێمێک دروست ببیت سیستەمی لامەرکەزی
دەبێت بە ڕۆشنی دیار ببیت چونکە ئەوە شەفافترە زیاتر خزمەتی تەنمیە دەکات خزمەتی خەڵک دەکات بەشداری خەڵک زۆرتری تێدا بێت گەلک سپاس متفقن ئەولەویت ئەبێ دەستور هەبێ پەنێڵەکەت موافق بوو گەلک سپاس دکەم گەلک سپاس دکەم داوا لێبوردنیش لە هەمووات دکەم بەڕاستی کاتەکە ئەوەندە ڕێگە بەماندا بەس ڕۆژە درێژە لە کافی برێکەکان لە لانچ برێکەکان دەتانین هەر پرسیارێک بێتەوە بێت ئارەستەی جەنابیان بکەن زۆر سپاس دکەم جارێک هادیشی گەلک ممنون زۆر سپاس مامۆستا خەلیل گەلک ممنون زۆر سپاس بۆ هاتنەوە بله